دێنە سەر شکارکردنی پرسیاری 33مان هەیە ئەڵێ دوو سێگۆشە سێگۆشەی میم با ژیم و سێگۆشەی میم ها دالا و شێوەن پۆتانەکانیدایە ئەڵێ چ بکە پۆتانی خاڵیە ئەم دۆزە ئەو جارەی بە پێچەوانەی پرسیارەکانی تر لە پرسیارەکانی تر هەموو جار وێنەکەی دەدا بەڵام لێرە بە شێوەی نووسینەشی دایتێت و دەبی بە خۆت بکەی بە خۆ وێنەکەی دروستکەی ئەمە وێنەکەی دروست دەکەین وێنەی دوو سێگۆشەکەی ئەوە وێنەکەیە زۆر ئاسانە وێنە دروستکردنەکە میمەکەم چییە خاڵی بنەڕەتە 0 و 0 کەواتە ئێرم چییە هەر کاتێک 0 و 0 دات و ڕاستەخۆ دەبی ئەو جا میم بی دال بی ها بی هەر شتێک بی تو لێرە دەنووسی ئەو خاڵی بنەڕەت ئەو جا ئەڵێ چێت تەماشە بگەڕێەوە ئێرە ئەڵێ سێگۆشەی میم با ژیم کەواتە ئەوە میم ئەوە با ئەوە ژیم ئەتو دەبی وێنەی سێگۆشەی دروستکەی نابێ بڵێ میم با ژیم ژیمەکە لێرە بنووسی ها میم با ژیم ئەو با و ژیمە بە یەکتری بگەینە ئەو سێگۆشەیەکمان لە دروست بوو ئەوە سێگۆشەیەک ئەو جا ئەڵێ چە میم ها دال ئەوە سێگۆشەیەشکە ئەوە میم ئەوە ها ئەوەش دال ها ئەوەش بە یەکتری بگەینە ئەوە ڕاستەوخۆ بۆ ئەوە سێگۆشەی یەکەم ئەو سێگۆشەی دووەم هەمووی ئەجەوەرە ئەو خاڵانە دابنێ ژیمەکەم چەندە ژیمەکەم 0 و فاریزە 5 باەکەم چەندە باەکەم سالب 3 و 0 باەکە سالب 3 و فاریزە 0 دالەکەم چەندە 0 و فاریزە 10 ئەی هەئەکەم چەندە هەئەکەم دیار نییە داوای پۆتانی خاڵی هەئی کردووە ئەو جا من دێم لێرە بزانە سفرەکە لە کامە لایە تەماشای تەنیشتی کە باەکە چییە ئێرە دەستە چەپەکەمان سفرە ئەوە سفر کەواتە ئێرەم چی ژمارەیە کەواتە ئێرە ژمارەیە کەواتە وەرە لە هەڵبژارنەکەن ئەوەی ژمارە و سفر نەبوو تەرچکە ها لێرە سفر و ژمارەیە ئەمە دەبی چبی ژمارە و سفر بی کەواتەوە تەرێک ئەوە ژمارە و سفرە کرێبیتە وەڵام ئەوە شەکرێبیتە وەڵام ها لێرە سفر و ژمارەیە کەواتە ئەوەش تەرکەکەی لەو دوو وەڵامانەیەکەوە ئەو زادێتی دەکەی بە کەیفی خودیان لە ئەو لای یان لە ئەو لای با لە ئەو لایبی جیاوازی نییە لێرە چم هەیە 5 ئەڵێ 5 لەسەر واز سفرەکەی بینە ئەو جا چم هەیە دا ئەڵێن 5 لەسەر دا یەکسانەکەی بەچە ئەو جارەی لەو سەری ئەڕۆی سالب 3 لەسەر چەند ئێرە چی دیار نییە هایی بنووسە ئەو جا کورتیکەوە کورتیشتەکەی ئاساییە بەڵام کورتکەوە ئاسانترە هەردووچی بەسەر 5 دابەش دەبن 5 چەند 5 تێدایە 1 دە چەند 5 تێدایە 2 لا و دونێوانی بکە یەک جاران دەکاتەوە ها یەکسانە دوو جاران سالب 3 دەکاتە چەند سالب 6 کەواتە من ئێرەم چەندە سالب 6 کەواتە سالب 6 و سفر دەبێتە وەڵامی ڕاست کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست ئەگەر داوای پۆتانی خاڵیە ئەکرد و ئەگەر داوای ڕێژەی هاوڕێژەی کردو ڕێژەی هاوڕێژەی دنیا ئەگەر هات و داوای کرد ئەڵێ ئەو ژمارە نوێی کە دۆزیمەوە چەندە سالب 6 لەسەر چەند ها خوارێوی چەندە سالب 3 سالب 3 سالب لەگە سالبی 6 دابەش دەکاتە چەند دەکاتە 2 پرسیاری 34مان هەیە ئەڵێ چ درێژی پارچە ڕاستە هەیە ئەوەش گرنگە چ دەکەی سەرەتا ئەوە ئێرە دیاری دەکەیەوە سین ساد سین ساد 1 1 2 2 بەو شێوە لە خۆ دیاری کاساندرە مەڵێ سین 1 ساد 1 سین 2 ساد لێرە دێخەتدە هەر کاتێک سین 1 و سین 2 یەکسان بوون ئێمالیانەکە حسابیان لۆمەکە یەکسەر تەرچیکە لە خۆت ئەگەر ساد 1 و ساد 2 یەکسان بوون بە هەمان شێوە تەرچیانکە هەلێرە سین 1 و سین 2 یەکسانە تەرچی دەکەم ڕاستە خۆ دەڵێم چە درێژی یەکسانە ڕەژی مەبێ سین 2 کەم سین 1 هەمووی توان 2 وازە سینەکە بینێت تەنها بێتە ساد 2 کەم ساد 1 کەوانە هەمووی توان 2 یەکسانە ڕەژی ساد 2 چەندە ساد 2 8 8 کەم ساد 1 2 هەمووی بەتوانی 2 ئەو جا ئەڵێ چە ڕەژی 8 کەم 2 دەکاتە 6 بەتوان 2 یەکسانە بە چەند ڕەژی 36 ڕەژی 36 دەکاتە چەند دەکاتە 6 کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری 35مان هەیە ئەڵێ چێەوەی 8 لە یاچی ئەڵێ چە 8 لە کەواتەوە چی نون یەکسانە بە 8 درێژی لایەکی چیە لە چەندە 6.5
داوای چێوەی کردووە چێوە یەکسانە دیار نییە. ئەتو یاسای چێوەت هەیە ئەڵێ چێوە تەنها لە زێدانانە هیچ چێوە تێدا نیە. نون جاران لە یەکسانە نونەکەم چەندە 8 جاران لە ئەەکەم چیە 6.5 دەکاتە چەند دەکاتە 52. هەندێک قوتابی هەیە مشکلی لە جارانکردن هەیە بە جارانکردنەکەش بکەین. 65 پوینتەکەی لا داوتە جارانکە 5 جاران 8 دەکاتە چەند دەکاتە 0 بەدەست. 8 جاران 6 دەکاتە چەند 48 چارشمان هەیە ئەوە 52 چەند خانە پاشفاریزە بوو 52.00 کەش حسابی لۆ ناکرێت کەواتە تەنها 52 کەواتە بیمان دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 36مان هەیە ئەڵێ چە بە هەمان شێوە دیسان بە شێوەی دیاقی دایتێت و ئەڵێ وێنەکەم لە دروست بکە. سێ گۆشەی چ میم دال سین گۆشە وەستاوە لە چ لە دال پەیوەندی گۆشەی میمەکەی دایتێت و 46 ئەڵێ ڕیزکردنی لایەکانی سێ گۆشەکە لە کورتترینیان بۆ درێژترین ئەڵێ سێ گۆشەی چ میم دال سین وێنەی سێ گۆشەکەی دروست دەکەین. ئەوە وێنەی سێ گۆشەکەیە. سێ گۆشەی چ میم دال سین ئەڵێن چە میم دال سین دەبی ئیلا ئێرە گۆشەی دالبی لەبەر چ ئەڵێ چ گۆشە وەستاوە لە دال کەواتە دەبی دالەکە لێرە بێەوە چی گۆشە وەستان چەند پلەیە عادەتەن 90 پلەیە کەواتە مادەم لەبەر ئەوەی دەڵێ گۆشە وەستاوە لەوەی بزانی کە چەند پلێ 90 پەیوەندی گۆشەی میمەکەشم چەندە 46 بەڵام ئەمە سینەکەم دیار نیە دەبی سینەکەی ببینی و ئەو جەلایەکان ڕیز بکەین. چۆن سینەکەی دەدۆزیەوە ئەتو سەرجەمی پەیوەنەی ناوە گۆشەکانی سێ گۆشە چەندە خۆی 180 سەرجەمی پەیوانەی ناوەی سێ گۆشە چەندە 180 هەواتە کۆی هەموو ئەو گۆشانە دەبی چەندی 180 دەی ئەو گۆشانە کۆک دەکەیەوە یەکسان دەکەی بە 180 46 کۆ 90 کۆ ئێرەم چ دیار نییە سین گۆشەی سین ئەو گۆشەی سین یەکسانە بە 180 46 کۆ 96 13 دەکاتە چەند 136 کۆ گۆشەی چ سین یەکسانە بە 180 سینەکە لێرە بنووسەوە یەکسانە 180 کەم 136 گۆشە سین 180 کەم 136 دەکاتە 44 کەواتە ئێرەم چەندە 44 ئەوجا دەبی بکەی لایەکان ڕێز بکەیت و ئەوجا تەماشاکەم ئەڵێ لە کورتترینیان مادەم ئەڵێ کورتترینیان تەماشای بچووکترین ژمارەیە کە چەندە 44 کەواتە گۆشەی سینەکەی بێت چ گۆشەمایتەوە میم و دال ئەڵێ چ میم دال ئەڵێ چ هێماکان بچووکترن کەواتە تو دەبێت بێ میم دال بچووکترە دەبی بێ بچووکتر ئەگەر گوتبای لە درێژترین ئەوجا پێچەوان دەکردە گۆرەتت دادەنا بەڵام لێرە ئەڵێ چ کورتترین کەواتە ئەڵێ میم دال بچووکتر لە 44 گەورەتر چێ 46 میمەکەی بگرێکەواتە چەندە چمایتەوە دال و سین ئەوجا بچووکتر چمایتەوە 90 ئەوجارەی دالەکەی بگرە میم سین کەواتە ئەیم دەبێتە وەڵامی ڕاست لێرە بیهەونیە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. دەینە سەر پرسیاری 37مان هەیە 37 ئەڵێ کام ڕستە دروست نییە تەبان ئەو پرسیارانە شکار دەکەن هەموویان هاتینەوە لە نیشتمانی هەموویان پرسیاری نیشتیمانی کام ڕستە دروست نییە لە 16 لە یەکی ڕێکدا ئەڵێ دروست نییە ئەڵێ وەڵامەکی هەڵە بینەوەلۆ 16 لە یەکی ڕێک چەند لە یەکی قۆقزە کوبزان قۆقزە مادەم ئەڵێ ڕێک کەواتە ئەی وەڵامەکی ڕاستە ئەمە چم دەبێ وەڵامەکی هەڵام دەوێت ئەبێ دروست نەبی 16 لا چەند سەری 16 سەری هەروە سەردەمی دەرگۆشەکانی چەندە 306 چمایتەوە سیکەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست با تاکید کەمەوە کوبزانم سیە ئەو ئەڵێ سەرجەمی ناوگۆشەکانی 28 با تاقیکەمەوە سەرجەمی ناوگۆشەکانی یاسایەک تێکسانە بەچە 180 جاران کەوانە نون کەم 2 سەرجەمی ناوگۆشە یەکسانە 180 جاران نونەکە چەندە 16 هەڕاستەوە خۆ 16 کەم 2 دەکاتە چەند دەکاتە 14 وەرە 14 جارانی 180 کە دەکاتە 2520
سەرجەمی ناوەگۆشەکانی 16 لە یاکی ڕێک دەکاتە چەند دەکاتە 25 بەڵام ئەو لێرە ئەڵێتە تو چە 28 کەواتە ئەمن ئەو وەڵامە هێڵدەبژێرم. پرسیاری 38مان هەیە. پرسیاری 38 ئەڵێ چەند لە یاکی خۆخۆ سەرجەمی پیاوانی ناوەگۆشەکانی 1080 ئەوە ژمارەی لایەکانی پرسیاری لەو شێوازشمان شکار کرد بەڵام با دیسان هەمان فکرێت تەنها ژمارەت لێ گۆڕی. سەرجەمی ناوەگۆشەکان یەکسانە بە چە 180 جاران نون کەم 2 سەرجەمەکەی دایتێت وڵێ چەند سەرجەمی پیاوانی ناوگۆشە 1800 یەکسانە بە چە 180 جاران نون کەم 2 ئەڵێ ژمارەی لایەکانی واتە داوای چ کردووە نون داوای نونی کردووە لێرە ئەوجا هەردوو لای دابەر چەند 180 سفرەشی لەگە سفرەش کورتکەوە 180 دابەشی 18 دەکاتە چەند دەکاتە 10 یەکسانە ئەو 180 لەگە 180 ڕۆژ نون کەم دووماوە نون کەم دو نون یەکسانە ئەو ساوی 2 دەبێتە چەند موجب دوو دەکۆ دوو دەکاتە چەند 12 کەواتە ئەیم دەبێتە وەڵامی ڕاست. دەینە سەر پرسیاری 39مانێ. پرسیاری 39 ئەڵێ چ پێوانی هەر دەرەگۆشەیەک لە 5دا دیسان ئەو لەو شێوازشمان شکار کرد. سەرجەمی پێوانی دەرەگۆشە چەند بوو؟ پێوانی دەرەگۆشە یەکسان بوو چەند 306 دابش چەندە 5 کەواتە دابشی 5 دەکەین 306 دابش 5 دەکاتە چەند 72 ئەگەر بەو شێوێش نەزانی وەرە چ بکە ئەو 5 جارانی هەڵبژارەکان کە کامە کردیە 306 ئەو دەبێتە وەڵامی ڕاست وەرە تاقیکەوە 5 جارانی 72 کە ڕێک 306 دەردەچی. پرسیاری چمان هەیە سەرجەمی دەرەگۆشە لە چەند لای قۆقز دەکاتە چەند سەرجەمی دەرەگۆشە دەکاتە 306. پرسیاری چلوێکمان هەیە ئەڵێ هاوڕێژەیەکی ئەندازەی شکارن کرد بە ڕێژەی چەند 2 جێگۆڕگەی کرد ئەوە چێوەی ڕاستە 6 ڕاستە خۆ دووەکەی جارانی 6 دەکەی لەبەر چ دوومان جارانی 6 کرد چونکە ڕێژەکەم لە یەکی گەورەترە کە لە یەکی گەورەتر بوو ئەوە گەورەکردنە ڕاستە خۆ جاران دەکەین دەکاتە 120 کەواتە سیم دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 42مان هەیە ئەڵێ چە سێگۆشەی ساد سین ساد عین دیسان بە هەمان شێوە بە شێوی نووسینێکی دایتە دوو دەبی وێنەکەی دروستکەی ئەڵێ سین سادەکە 21 سین عینەکە 7 و ساد عینەکە 7 و سین عینەکەش چەندە 9 ئەڵێ ڕێزکردنی گۆشەکان لە سێگۆشەکە لە بچووکترین لە گەورەترین دەی وێنەی سێگۆشەکەی دروستەکەی ئەو وێنەی سێگۆشەیە ئیشمان بەس سێگۆشە دروستکردنە ئەڵێ چە سین ساد عین سین ساد عین سین سادەکە چەندە 21 سین ساد ئەو پێوانێ ها پێوانەی لایەکانی دەتوێرە چەندە 21 ساد عین چەندە 7 ساد عین 7 سین عین ئەو مەسافەی چەندە 9 ئاسانە تەنها لە جێدانان ئەو زەدەی چی لایەکان ڕیزەکەی ئەوجا ئەڵێ چە لێرە ئافو گۆشەکان ڕێزەکەی پێوانەی لایەکانی دایتێت و گۆشەکان ڕێزەکەی ئەگەر گۆشەکانی دایتێت و ئەو زادی لایەکان ڕێزەکەی بەڵام لێرە چە لایەکانی دایتێت و گۆشەکان ڕێزەکەی تەماشاکە ئەڵێ چە لە بچووکترین مادام ئەڵێ بچووکترین تەماشاکە چێ ژمارە لە هەمووی بچووکترە 9 بەرامبەر نوێیەکەی چییە ساد کەواتە گۆشەی ساد فاریزە ئەوجا لە نوێیەکەی بچووکتر چی 7 بەرامبەر 7 کەستەیە سینێکی محتەڕەم کەواتە گۆشەی سین ئەوجا 21 مایە بەرامبەریش چییە کاگەعین یەکسەر ئەو گۆشەیەش دەنووسی کەواتە چییە ساد سین عین کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 43مانەیە کە پرسیاری ئاسان ساڵانە وەکو سووب دێنەوە گونە حەوانەی نەزانی ئەڵێ ئەگەری دەرچوونی ئاری لەوانەی بیرکاری بە ڕێزەی 180 ئەگەری دەرنەچوونی چەندە ڕاستەوخۆ دەڵێ چ 100 کەم 8 دەکاتە چەند دەکاتە 20 ڕاستەوخۆ ئەوش بکە 100 ینی 120 ئەگەری دەرنەچوونیتی کوب بکەمە ژمارەیەی ڕاستەوخۆ ئەو 100 بکەچە سفر و فاریزە 20کەش بنووسەوە ئەو سفرەش قیمەتی نییە کەواتە ئەبیتە چەند سفر و فاریزە 2 لێرە قوتابیان لێرە ئەوە پێچوانە بیتۆ سفر و فاریزە 8 لێرە ئەوش سفر و فاریزە 25 لێرە ئەوش سفر و فاریزە 2 کەواتە سیم دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری چلوسارم هەیە ئەڵێ چە
لەم ئەو کۆمەڵە پێدراوەی داواتی لێ توکرێت داوای مەودا گوتمان مەودا چییە؟ مەودا یەکسانە گەورەترین ژمارە کەم بچووکترین ژمارە ئەو زاڵی چە گەورەترین ژمارەم چەند ئەگەر دیقەت دەی نوێ بچووکترین ژمارەم چەندە یەک بڵێنەوە کەم یەک دەکاتە چەند دەکاتە هەشت کەواتە سیم دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 45 هەیە ئەڵێ لەو کۆمەڵەیە باو چەندە باو ئەو ژمارەی کە زۆرترین جار دووبارە دەبێتەوە 5 2 12 7 13 9 8 وڵا هیچیان دووبارە نەبووینەوە فڕیان بە سەیەک وانیە کەواتە چییە؟ کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست کە نییە. پرسیاری 46مان هەیە ئەڵێ چە سندوقێکمان هەیە سندوقەکە چەندە 16 بلیتی ڕەشی تێدایە ئەو سندوقەکە چەند بلیتی ڕەشە 16 ڕەش چەند بلیتی سپی تێدایە 10 بلیتی سپی. قوتابیانی ئازیز تۆ پێویستی سەرەتا پرسیارەکەی هەمووی بخینەوە بەڵام لەبەر ڤیدیۆکە درێژ نەبی ئەمن ڕاستەوخۆ درا و داواکراوەکان دەنووسم ئەگەنە پێویستە لە پرسیارەکەی تێبگەی ئەو جا شکاری بکەی بەڵام ئەگە من بێم بخینمەوە و دیسە ئەوە کەم لێە ڤیدیۆکە درێژ نەبی ئەڵێ چ دانە دوو بلیتی لە سندوقەکە یەک لە دوای یەک ڕاشێشە بێگەڕانەوە کەواتە بلیتەکان چ دەکەن کەمەکەن مادام ئەڵێ بێگەڕانەوە ئەگەری ڕەشبوونی هەردوو بلیتەکە ئەڵێ ئەگەر ئاری دانە کوراریت ئەگەر ئاری دوو بلیتە ڕاشێشە ئەگەری چی ئەگە هەردووک ڕەش بن ئەتو دەی دووجان ئەگەرەکانە بینەوە کۆی گشتی بلیتەکان چی هەموویان چەندە 26 کەواتە ئەڵێم چە ئەگەری ئەوەی بلیتەکە چەندبی ڕەشبی ئەوە تەبان ئەوە جاری یەکەمە یەکسانە هەموو بلیتم چەندە 26 کەواتە لە زێرە نووسە 26 چەند بلیتە ڕەشمان هەیە 16 ئەوە 16 کەواتە 16 لەسەر 26 دەی چ دەکەی کورتکردنەوەی ئەنجام ئەدەی بەسەر 2 16 چەند دوو تێدایە 8 26 چەند دوو تێدایە 13 ئەڵێ چ 8 لەسەر 13 ئەو جارە دیسان دانا بلیتە شکەی ڕاکێشە دانا تووشی چت کردین دانای تاکەن ئەگەری چ ئەو جاری یەکەم ئەو جاری دووەم یەکسانە هەموو کۆی گشتی بلیتەکان چەندە 26 نی ئاگادار بە نەنووسی لێرە 26 ئەڵێ چ 25 لەبەر چە لەبەر ئەوەی ئەو دانە بلیتەشی ڕاکێشە چەندمانەوە 25 مانەوە کەواتە لەسەرش ئەڵێ چەند ڕەشتێ 16 نییە نەڵی 16 ئاگادار بە چونکە یەکی ڕاکێشە چەند مایتەوە 15 کەواتە دەی کورتەکەیەوە بەسەر 5 چەند 5 تێدایە 3 25 چەند 5 تێدایە 5 کەواتە چەندە 3 لەسەر 5 دەی چ دەکەی ئەو گرانش جاران دەکەی 8 لەسەر 13 جاران 3 لەسەر 5 3 جاران 8 دەکاتە چەند 24 5 جاران 13 دەکاتە چەند دەکاتە 6 و 5 ئەگەر ناوەرە لە خۆ جاران کە بەو شێوازەی 5 جاران 3 دەکاتە 15 5 یەک بەدەست 5 جاران یەک هەر 5 یەک شتەیە ئەوە 6 کەواتە 24 لەسەر 65 کەواتە سیم دەبێتە وەڵامی ڕاست. دێنە سەر پرسیارێکی تر ئەڵێ چە لەو کۆمەڵە پێدراوەی چ بکە نزمترین چواریەک دەبی هەنگاوێکم چ بکەی ژمارەکان لە خۆلە بچووکەوە لەو گەورە ڕیسکەی بەڵام هەرچەندە ژمارەکانی لەو ڕۆیس کردی حازر کردی بەڵام ئەگەر ڕیز نەکرابوون ئەبیدی بەخۆ بێ چ بکەی ڕیزیان بکەی ئەوجا بە شێوەیەکی یەکسان دابەش دەکەی هەلێرە مادام ژمارەکانم تاکن هەمووی کەواتە یەک نزمترین چواریەکم هەیە سێ ژمارەم لەو لای سێش لەو لای ئەو شێخ لە ناوەڕاستی مایتەوە ئەوە چی ناوەڕاستە بە هەموو تۆ دیاریکەم ئەوە ناوەڕاستەیە تەبان کەتیتە ناوەڕاستی هەمووان لێرە ئەوە چییە بچووکترین بەهەیە بچووکترین بەها ئەوە چیا و 75 گەورەترین بەها هەروەها تێ نزمترین ئەوە نزمترین چواریەکە نزمترین چواریەک لە تەنیشت بچووکترین بەهەیە نزمترین چواریەک یان چواریەکی یەکەم هەروەها بەرزترین چواریەکش دەکەویتە چێرە دەکەویتە تەنیشت گەورەترین بەهای ئەوەش چییە بەرزترین چواریەک یاخود چواریەکی سێمیان ئەڵێتە دوو نزمترین چواریەک یان ئەڵێتە دوو چواریەکی یەکەم
ئەو دوو ناوەیە ئاگادار بە. چواریەکی یەکەم چەندە؟ نزمترین چوارێک 52 کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 48مان هەیە کە زۆر هاتیتەوە پرسیار، ئەڵێ ئەگەر دوو گۆشە لە سێ گۆشەیەک جا جوود بن لەگەڵ دوو گۆشە لە سێ گۆشەیەکی تردا ئەو دوو سێ گۆشە چ دەبن؟ هاوشێوە دەبن. پرسیاری 49مان هەیە سەرجەمی ناوگۆشەکانی هەشلا، ئەوەشمان باس کرد، چەند پرسیارێکمان شکار کرد. ئەڵێ چ پێوانەی سەرجەمی ناوگۆشەکان یەکسانە بە چ؟ 180 جاران کەوانە نون کەم دوو لە شوێنی نونەکەی دانێ و جاران کە. بەڵام هەموو جارێک گوتی سەرجەمی ناوگۆشەکانی هەشلا ئەتومێ یاساکە بنووسێ. ڕاستەوخۆ لێرە چەندی دایتێت و هەشتی دایتێت و ڕاستەوخۆ دوو لێکەم کە ئەوە هەشتا دوو لێ تەرکە دەکاتە چەند؟ 6. ڕاستەوخۆش 6 جاران 180ەکەی بکە. پرسیاری 50 بە هەمان شێوەڵێ چ پێوانەی هەر چەقە گۆشەیەکی 12 لەوەشمان شکار کرد. یاسای پێوانەی چەقە گۆشەمان هەبوو دەیگوت چە 360 لەسەر چەند؟ لەسەر نون. هەڵێ چە 360 لەسەر نونەکەم چەندە؟ 12 لەسەر چەند؟ لەسەر 12 یەکسانە. ئەتوگەر لێرە ئەو دابەشەی نازانی بکەی وەرە چ بکە ئەو 12 جارانی هەڵبژارنەکان بکە کامە کردیە 360 ئەو دەبیتە وەڵامی ڕاست. ئێستا سفرەکەی بینە خوارێ 36 دابش 12 دەکاتە چەند؟ دەکاتە 3 کەواتە وەڵامەکەمان سیە. وەرە لە هەڵبژارنەکان دەست پێکە بە 12 جارانی چەندکەی سی بزان ئایا 360 دەرەچی بەو ڕێگەی منەڵێ 2 جاران سفر دەکاتەوە 0 2 جاران 3 6 ئەو جارە 1 جاران سفرە دەکاتەوە 0 1 جاران 3 دەکاتەوە 3 0 لێرە 6 لێرە 3 هەمان ئەنجام دەرەچیتەوە. کەواتە ئەیم دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 50 ئەڵێ چ لەم کۆمەڵە پێدراوە چ بکە؟ ناوەڕاستەم لۆ بینەوە. ناوە ڕاست دی ژمارەکان ڕیزەکەی تەماشاکە لێرە چ تێ 1 ئەوە 1 فاریزە 2 فاریزە 3 فاریزە 4 ئەوجا فاریزە 5 نیە 6 هەیە فاریزە 7 فاریزە 8. ئەڵێ چ بکە لۆ من وەرە ناوەڕاستم لۆ بینەوە کەواتە سێ ژمارە لەو لای سێ ژمارە لەو لای چ لە ناوەڕاستیە چ لە ناوەڕاستیە 4 کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. ئەگەر هات بە ژمارێک لێرە بە لۆ نمونەیەک ژمارە لێرە بە 6 و 4 دەبوونە ناوەڕاستە و دابەشی دوومە کرد. پرسیاری 51 هەیە ئەڵێ چ بکە لۆ من ماو دوای بدۆزەوە بە هەمان شێوە ئەڵێ چ ژمارەی گەورەکەم بچووک نۆکەم 1 دەکاتە چەند؟ دەکاتە 8. پرسیاری 11 لێرە پرسیارەکان تێکەڵکرێ کێشە نیە. ئەڵێ چە ڕوانگەی کەشناوسی بە ڕێژەی سەتا چەند؟ سەتا 30 پێشبینی دەکات ئەگەری ئەوەی کە باران ببارێت. ئەگە باران نەباری چەندە؟ ڕاستەوخۆڵێ چ 100 کەم 30 یەکسانە بە چەند؟ 7 کەواتە بە 107 ئەگەری هەیە باران نەباری. ڕاستەوخۆ ئەو سەتای بکە چ 0 و فاریزە 7 ئەو سفرەش قیمەتی نیە کەواتە لەی 0 فاریزە 7 ئەوە هەڵە نووسرایە 0 فاریزە 7 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. ئەڵێ چە چیتکەمان هەیە پرسیاری 52 لە ئەنجامی فرێدانی بەردەزارێک بەردەزار چەند ئەگەری هەیە؟ با بنووسین 1 بەردەزار 6 ئەگەری هەیە 4 5 6 ئەڵێتە تو چە ژمارەی تاک ئەگەری ژمارەی تاک کامە ژمارەم تاکە 1 3 5 کەواتە چەند ئەگەرەوە 1 2 3 ئەگەرە لەسەر چەر کۆی هەموو چەند ئەگەرت هەیە 6 کورت یەکەمەوە 3 بەسەر 3 چەند سێ تێدایە 1 6 چەند سێ تێدایە 2 کەواتە 1 لەسەر 2 کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 53 ئەڵێ تو وەرەگەیەک 3 تۆپی سوور و 6 تۆپی شینی تێدایە ئەگەری ڕاکێشانی تۆپی سوور ئەوە سوور یەکسانە چەند؟ 3 6 تۆپی شین بۆ شێت لە خۆ بنووسە. کۆی گشتی تۆپەکان چەندە؟ 9 تۆپ کەواتە لەی ئەگەری سوور یەکسانە چەند سوورت هەیە؟ 3 ئەوە 3 ئەمە ئەڵێین سۆر نابین سوور 3 سۆرت هەیە. هەروە لەسەر کۆی گشتی تۆپەکان چەندە؟ هەمووی چەند بوو؟
لەسەر 9 یەکسانە 3 دابەش 3 دەکاتە چەند دەکاتە 1 9 دابەش 3 دەکاتە 3 کەواتە 30 دەبێتە وەڵامی ڕاست. ئەڵێ چەو پرسیارە سەرجەمی دەرەگۆشەکانی چەند لای قۆقە سەرجەمی هەر کاتێک باسی دەرەگۆشەی کرد ڕاستە خۆوەرە 360 بینەوە لە هەر شوێنێکی وێ کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 55 مانەیە کە زۆر گرنگە لەو خولەی دێتەوە ئەڵێ 6 و 8 و 12 15 و 20 و 30 درێژە لای هاوجێکەکان لە دوو سێگۆشەی هاوشێوە بوودا داوای بەهای ئەو سینێت لەیەکە دەی چ دەکەی سێ ژمارە 6 8 12 15 20 30 دەی چ دەکەی ژمارە یەکەم لە کەوانە یەکەم لە ژمارە یەکەم بەو شێوە ڕاکێشە 8 لۆ 20 12 لۆ 30 ئەوجا چ بکە وەرە سێ کەرتی دروستکە ئەوە کەرتێک ئەوە کەرتەشکە ئەوەش کەرتەشکە بڵێ چ 6 لەسەر 15 هە لێرە ژمارە یەکەم وەرگرە لێرە ژمارە یەکەم 6 لەسەر 15 6 لەسەر 15 ئەوجا 8 لەسەر 20 زۆر ئاسانە 8 لەسەر 20 ئەوجا 12 لەسەر 30 12 لەسەر 30 ئەوجا وەرە چیە ئەو کەرتەی کە سینی تێدایە لەو کەرتەی دەستکاری کرد ئەو کەرتەی مەکە ئەوە هێڵی سوورە لەو دوو کەرتەی بە کەیفی خۆت تەرکە کامەی تەرک دەکەی احتیاطی بە کەیفی خۆت بەڵام عادەتەن کەرتی بچووکەکە بەزێ بێ لە خۆت بە کەیفی خۆتی هەمان ئەنجام دەرەچی ئێستا من لۆ نمونە ئەوەی تەرک دەکەم 6 و 15 وەردەگرم 6 لەسەر 15 چتمایتەوە 12 لەسەر یەکسانە بە 12 لەسەر 30 ئەوم تەرک کرد دوو بە کەیفی خۆت دەتوانێت ئەوەی تەرکە ئەو دوای وەرگرە یان ئەو دوای وەرەگری مهم دەستکاری ئەوەی نەکەی سەرتا کوتی کاینەوە بەسەر چەند بەسەر سێ 6 چەند سی تێدایە 2 15 چەند سی تێدایە 5 دوو لاو دونیاوەکە دوو جاران سین دەکاتە چەند دوو سین یەکسانە 5 جاران 12 دەکاتە چەند دەکاتە 6 هەردوو لای دابەشی دوو بکە دابەش دوو دوورەکە دوو دەڕۆ سین یەکسانە 6 دابەش دوو دەکاتە چەند دەکاتە 30 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست بابێت و تاقیکەینەوە ئەو جارێ ئەو کەرتەی وەرگرین لە بەردەلێنگۆ باوەی وەرگرین 8 لەسەر 20 یەکسانە بەس 12 لەسەر 30 ئەمن ئەو جارێ ئەوەی تەرک دەکەم بزانم ئایا هەمان وەڵام دەردەچی دێم کورتکردنەوەی ئەنجام بدەم هەردووچی بەسەر 4 دابەشەبی 8 چەند چاری تێدایە 2 20 چەند چاری تێدایە 5 دوو لاو دونیاوان دوو جاران سی دەکاتە 2 سین یەکسانە 5 جاران 12 6 دەکە دابەش دوو دابەش دوو سین یەکسانە 6 دابەش دوو دەکاتە بەمان شێوە بینیت هەمان ئەنجام دەرێت ئەوجا بە کەیف خۆتی. پرسیاری 56 مەیە ئەڵێ چ پێوانەی هەر چەخە گەوشەیەکی پێنجلایەکی ڕێک دەکاتە ئەگەر گوتی پێوانەی دەرەگەوشە چەخە گەوشە ئەگەر داوای کرد ئەڵێ لە چەند لە 5 لا وەرە چ بکەت و 5 جارانی هەڵبژانەکانکە کامە کردی 306 ئەو دەبیتە وەڵام لەبەر چە چونکە چەخە گۆشە پێوانەکەی هەر 306 دەرەگۆشە هەر 306 جا بە کەیفی خۆ بە شێوەی یاسا شکاریەکەی چ بەو شێوێ منەڵێن بە یاسا پێوانەی چەخە گۆشە کسانە بەچەند 306 لەسەر چەند لەسەر چەند لە ئەڵێ 5 لەسەر 5 دەکاتە چەند دەکاتە 72 یانەوەرە و 5 ڕاستەخۆ جاران هەڵبژانەکان کامە کردی 306 ئەو دەبیتە وەڵام کەواتە بیم دەبێتە وەڵامی ڕاست. ئەڵێ چ پۆتانی ناوەڕاست پۆتانی ناوەڕاست پرسیارمە لەسەر شکار کرد ئێرە سین ئێرە سات سین سات یەک یەک دوو دوو دێ یاساکەی چ بوو یاسای پۆتانی ناوەڕاست سین یەک کۆ سین دوو دابەشی دوو فاریزە ساد یەک کۆ ساد دوو دابەشی دوو وەرە سین یەک چیە و سین دوو چ 4 کۆ 6 ڕاستەوخۆ 4 کۆ 6 دەکاتە چەند دەکاتە 8 دابەش دوو هەلەوەی دوور درێژ نەبی لێرە چ تێ سالب 5 کۆ 1 8 دابەش دوو بە هەب نووسمەوە لەبەرەوەی ئەوم هێشتا ئەوانە کردیە سالب 5 کۆ 4 بڵێ چ ژمارەی گەورە کەم بچووک 5 کەم 1 دەکاتە 4 ژمارەی گەورە چییە نیشانەکەی سالبەکەواتە سالبی دادەنێ 8 دابەش دوو دەکاتە چەند دەکاتە 4 سالب دوو دابەش دوو دەکاتە چەند
دەکاتە سالب 2 کەواتە 4 و فاریزە سالب 2 دەبێتە وەڵامی ڕاست کورە وەڵامی تێدا نیە کەواتە وەڵامەکەی کردێت چەند 4 فاریزە سالب 2 ئەوە دەبێتە وەڵامی ڕاست. ئەو پرسیارەشمان شکار کرد ئەڵای درێژی پارچە ڕاستەرێکی نێوان 5 فاریزە 2 5 فاریزە 8ەوەمان شکار کرد دی وەڵامی ڕاستە گوتمان مادام سینەکان لێرە نووسم سین ساد سین ساد لێرەگە سینی تێکسان بوو ڕاستە خۆ تەرچیکە 1 1 2 2 ئەڵێم ساد دووکەم سادێک درێژی یەکسانە ڕێژی ساد دووکەم سادێک ئەڵێم چ 8 کەم 2 هەمووی توان 2 8 کەم 2 دەکاتە 6 بە توان 2 دەکاتە 36 لێەوە شکاریەکەم چونکە شکارم کردەوە پرسیارە دەی لەسەر پرسیاری 55مان هەیە ئەڵێ تورەگەیەک 4 تۆپی شین وەروەها 5 تۆپی سپی تێدایە دوو تۆپە ڕاکێشانێک لە دوایەک بێگەڕانەوە مادەم بێگەڕانەوە کەواتە چنە دووڕووداوی سەر بەخۆن ئەگەری تۆپی یەکەم شین بێت و تۆپی دوم چبی سپی بێت تورەکەم چەند تۆپی تێدایە 4 تۆپی شین 4 تۆپی شین وەروەها 5 تۆپی سپی چەند تۆپی تێدایە بە هەموو کۆی گشتی 9 تۆپ ئەڵێ چە ئەگەری یەکەم شین بیت ئەگەری شین یەکسانە هەموو چەند تۆپم هەیە 9 تۆپ چەند تۆپی شینە 4 لەسەر 9 ئەو جارە ئەگەری چە سپی یەکسانە تەماشاکە چەند تۆپی سپین هەیە 5 ئەوە 5 کۆی گشتی چەند تۆپە ئاگادار بە نەنووسی لە جاری دوم نەنووسینەوە لەبەر چە چونکە تۆپەکەت ڕاکێشە بێگەڕانەوە کەواتە یەکی لێکم دەبێت چەند 8 دیچ دەکەی ئەو دووکەتەی جاران دەکەی 4 لەسەر 8 4 لەسەر 9 جاران 5 لەسەر 8 یەکسانە 4 جاران 5 دەکاتە 20 9 جارانە دەکاتە چەند 72 کورتی دەکەینەوە هەردووشی بەسەر چەند دابش دەبی بەسەر 4 20 چەند چاری تێدایە 5 72 چەند چاری تێدایە 18 کەواتە دەکاتە چەند 5 لەسەر 18 کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری 6مان هەیە لە ئەنجامی فڕێدانی دوو بەردەزار ئەگەری دەرکەوتنی چ سەرجەم دوو ئەتو کاتێک بەردەزارێکی فڕێ دەدەی دەبی ئەوانە بزانی ئەوە بۆشای نمونونەکەیە دوو بەردەزار چەند ئەگەری هەیە 36 ئەگەری هەیە کە فڕێ دەدیان جاری وای 1 و 1 1 و 2 1 و 3 1 و 4 1 و 5 1 و 6 ئیدی هەتا 6 و 6 ئەو هەموو ئەگەرەی هەیە کە دوو بەردەزار فڕێ دەدەی ئەڵێ چم لۆ بینەوە ئەگەری دەرکەوتنی سەرجەم دوو مەبەستی چییە؟ مەبەستی لێرە دوژمارە بێکەوەیە ئەڵێ ئەگەر دوو ژمارە بێکەوە مادەم ئەڵێ سەرجەم کۆکێەوە بکاتە چەند بکاتە 2 دێن تاقی دەکەمەوە ئێستاگەی 6 وێکی کۆکێەوە دەکاتە 2 نەخێر 1 و 2 بە هەمان شێوە ئیدی ئەگەر بگەڕێ لێرە تەنها 1 و 1 هەیە ئەگەر بێکەوە کۆیان بکەوە دەکات تەنها 1 و 1 وەرە تاقیکەوە 2 1 دەکاتە 3 2 دەکاتە 4 ئەو دەڵێ بکاتە 2 کەواتە تەنها 1 و 1 هەیە کەواتە ئەڵێم ئەگەری دەرکەوتنی سەرجەم دوو یەکسانە بە چەند ئەگەرت هەبوو تەنها 1 ئەگەرت هەبوو وەڵی چ 1 لەسەر 36 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری دواتر ئەڵێ چ یەکێک لەم هاوکێشانە هێڵیە کەم لەوانە هێڵیە لۆ ئەو هاوکێشەی دەگەڕێت کە توانیەک و ڕاستەخۆ بڵێ هێڵیە کەواتە یەکسانە بە سین کەمێکارێر توانی یەکە ئەوە توان دووە ئەوە توان سێ ئەوە توان چارەوە ناهێڵیە کەواتە ئەوە دەبیتە چە ئەوە دەبیتە هێڵی پرسیاری 62مان هەیە پرسیاری 62 دەڵێ لاری ئەو ڕاستە هێڵە ئەتو لاریت هەیە داوای لاری کردیە مادەم داوای لاری کردیە دوو خاڵیدایەتە تو یاسای لاری هەیە ئەڵێ چە ساد 2 کەم ساد 1 لەسەر سین 2 کەم سین 1 لێرە ئەڵێم چ سین ساد سین ساد 1 1 2 2 بەڵام لێرە تێبینێکت هەیە تەماشاکە ئەگەر سین یەکت یەکسان بوو بە سین 2 ئەوە بێ ئەو شکاری بکەی ڕاستە و خۆ بڵێ چە بڵێ پێناسە
نەکراوە. ئەگەر ساد یەکت یەکسان بوو بە ساد دوو بڵێ چە لاریم سفرە. لێرە دیقەتدا ساد یەکت یەکسانە بە ساد دوو کەواتە لاریم چییە سفرە بێەوەی حەلیکەی کەواتە ڕاستەوخۆ سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری شێستومان هەیەڵێ چە یەکتربڕینی ستونی ئەمە گوتمان لە یەکتربڕینی ستونی چمان یەکسان دەکرد بە سفر سینمان یەکسان دەکرد بە چە بە سفر. خاڵەکەمان چ دەبوو؟ خاڵەکەمان دەبووە سفر و ژمارە. سینمان یەکسان دەکرد بە سفر کەواتە سینەکەم دەبێت چەندبی سفر و ژمارەبی جاری وێ بەو شێوەی دێتەوە. بەڵام ئەو جاری چی کردێت تەنها ژمارەکەی لۆ کردیا هەڵبژاردن. دەڵێن چێ ساد یەکسانە لە سالب دوو لەسەر پێنج لە شوێنی سینەکەی چدا دەنین سفر کەم یەک لەسەر پێنج. ساد یەکسانە سالبێک لەسەر دوو سالب دوو لەسەر پێنج ئەفوو جارانی سفر هەر دەکاتەوە سفر کەم یەک لەسەر پێنج ئەڵێ ساد یەکسانە دەکاتەوە سالب یەک لەسەر پێنج کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. ئەو سال بەش نابێرەبی دەبی لەو لاوی کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 64مان هەیە ئەڵێ چە ئەڵێ لاری ئەو هاوکێشە لۆم دۆزە تو دەبی بینێ سەر سێ شێوەی چە دەبینێ سەر شێوەی ساد یەکسانە میم سین کۆ بە بەو یاسایی چ دەدۆزی و لاری دەدۆزیەوە. ئێستا ئایا ئەو پرسیارە لەسەر ئەو شێوازی ئەو یاسایان نەخێر ئەمە دەبی ئەو سادە بەتەنێ بەجێ بێڵمەها کەواتە دێم چ دەکەم دەنووسی چە سێ سین کۆ حەفت ساد یەکسانە بە نۆ. حەفت سادەکە لە شوێنی خۆی حەفت سادەکە لە شوێنی خۆی یەکسانە بە ئەو سێ سینەی دەگوازیەوە بێتە بێت بتە سالب سێ سین کۆ نۆ. لێرە حەفت تێدەبی و حەفتەی لادەی هەموو دابەشی حەفتەکەی کەواتە ئەو حەفتە دێتە ئێرە و دێتە ئێرەش کەواتە ئەو جارەی بزانین لەسەر ئەو یاسای ساد یەکسانە میم سین کۆ بە لێرە گەر تەماشاکە تەنیشت سینەکەی میمەیە کەواتە تەنیشت سینەکەش لێرەوە چییە لاری کەواتە لارێکم سالب سێ لەسەر حەفتە کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 65مان هەیەڵێ چە هاوکێشەی لاری خاڵ بۆ ڕاستەیەڵێک چییە کە لاریەکەی 6 بیت و بە خاڵی سالب سێ و سفر دەبڕوات ئەڵێ چە هاوکێشەی لاری خاڵ. هاوکێشەی لاری خاڵ یاساکەی چ بوو ساد کەم ساد یەک یەکسانە بە میم کەوانە سین کەم سین یەک. ئەو جادی تەنها لە هاوکێشەکەی دادنێەوە ئەوە سین یەک ئەوەش ساد یەک لێرە دەبی یاری بکەوە سینێکە ئەوە ساد یەکە. ساد کەم ساد یەکم چەندە سفر کەواتە پێویست ناکە بنووسیەوە ڕاستەخۆ بنووسە یەکسانە. میم لاریەکەم چەندە لاری شەشە تەنها لە شوێنی دادنێەوە شەش کەوانە سینەکەی بنووسەوە سینیەکم چەندە لێرە سینیەکم سالب سەیە بەڵام لێرە دژە نیشانە وەرگرە لێرە دژە نیشانە بەڵام سفر لە سفر بلوویە پێویستنێک بنووسم لە خاڵەکان دژە نیشانە وەرگرە هەمیشە سالب سێ دەکاتە چەند موجب سێ کەواتە وەرە ئەو هاوکێشەی هەڵبژێرە لە وەڵامەکان. ئەگەر دیقەت دەی لێرە کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 66 ئەڵێ ڕاستە هەلێک لاریەکەی چەندە چوارە یەکتر بڕینی ستونی چەندە نوێە داوای هاوکێشەکەی کردووە. ئەتوو یاسای لاری یەکتر بڕین تێساد یەکسانە بە میم سین کۆ بە ئەو لۆ چییە ئەوە لۆ ئەوەی گەر لە پرسیار لاری دابوو لەگەڵ یەکتر بڕینی ستونی ئەوە ئەتوانێت ئەو هاوکێشەی لاری یەکتر بڕینی پێ دروستکەی لێرەش چم هەیە لاریم هەیە و یەکتر بڕینی ستونیم هەیە کەواتە ئەڵێم ساد یەکسانە لاریەکەم چەندە چوار لە شوێنی میمەکەی نووسم چوار سینەکە وەک خۆ ئەوجا ئەڵێم یەکتر بڕینی ستونیم چەندە موجب نوێ کەواتە لەیسی موجب نۆ ئەگەر تو بای سالب نێ ڕاستەخۆ سالب نەم لێرە دادەنا کەواتە ساد یەکسانە بە چوار سین کۆ نۆ ساد یەکسانە چوار سین کۆ نۆ کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست لێرە ئەو موجبە سالبە. دەینە سەر پرسیاری 67مان هەیە. پرسیاری 67 ئەڵێ ساد ڕاستەوانە دەگۆڕێت لەگەڵ سین سادەکە دێ و سینەکە چەندە دوازدەیە ئەڵێ هاوکێشەی گۆڕانی ڕاستەوانە بدۆزەوە. ئەتوو هەر کاتێک داوای هاوکێشەی گۆڕانی ڕاستەوانەی کرد یا ڕێ ڕاستەوخۆ ئەو یاسای بنووسە ساد یەکسانە بە کاف سین بە دوو ڕێگەشی کار دەکەین ڕاستەوخۆ هەر کاتێک داوای هاوکێشەی گۆڕانی ڕاستەوانەی کرد ڕاستەوخۆ سینەکە سادەکەی دابەش سینەکەی پێکسەر بڵێ چە دابەش
دا دابش 12 وەرە کورتیکەوە هەردووچی بەسەر چەند بەسەر 2 دە چەند و تێدایە 5 12 چەند و تێدایە 6 کەواتە ڕاستەوخۆ وەرە بگەڕێ لۆ ئەو هەڵبژارنەی کە 5/6 تێدایە کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. بابێن بە یاسا شکاری بکەین. سادەکە چەندە؟ دەیە یەکسانە بە کاف سینەکە چەندە 12 ئەمە کافەکەی دەدۆزینەوە کەواتە هەردوو لە دابش 12 دابش 12 دابش 12 لەگەڵ 12 دەڕۆتە نا کاف دەمێنێتەوە یەکسانە دە لەسەر 12 کوور دەبێتەوە دووشی بەسەر 2 دەکاتە 5 بەسەر 2 دەکاتە 6 کەوا دەکاتە چەند 5/6 دێم ئەو 5/6 لە یاساکەی دادنێمەوە سات یەکسانە بە کافەکەم چەندە؟ کافەکەم 5/6 لە شوێنی کافەکەی دەنووسم 5/6 سینەکە شۆکخۆ کەواتە بە هەمان شێوە دیسان هەمامەڵە بکەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 68 لێ هاوکێشەی و ڕاستەهێڵە کە تەریبە بەو ڕاستەهێڵ مادەم ئەرێ تەریبە ئەتوو هەمان لاریە نووسیەوە لێرە ئەڵێ چ ساد یەکسانە بە سالب 3 سینکۆ 7 ئەڵێ چیش کامە لەو ڕاستەهێڵانە تەریبە بەو ڕاستەهێڵە من ئیشم بەچیە بە لاری گوتمان کاتێک دوو ڕاستەهێڵ تەریب دەبن ئەگەر ئەنجامی لاریەکانیان یەکسان بوو لێرە ساد یەکسانە بە واستە یاسای لاریەکتر بڕین لارەکەی دەبینینەوە میم سینکۆ بە کەواتە لاریم لێرە چەندە؟ هاوە سین کەواتە میمەکەم لاریە چەندە؟ سالب 3 مادەم ئەڵێ تەریبە کەواتە لەو ڕاستەهێڵانە دەبی کامە ڕاستەهێڵ لاریەکەی سالب 3 بوو ئەو دەبیتە تەریب لێرە لاریەکەم چەندە؟ ها لێرە حازر نیە دەبی هاوکێشەکەی حازرکەم بینمە سەر ئەو شێوازەی سادەکە لە شوێنی خۆی یەکسانە ئەو سالب 3 بوازەوە تە موجب 3 سین کۆ 4 لێرە موجب 3 بەڵام لاریم چەندە سالب 3 ئەو نابێتە وەڵام کەواتە لێرە بزانین لەسەر ئەو شێوازەی سادەیسانە میم سین کۆ بە لەسەر ئەو شێوازەی لاریشی چەندە؟ سالب 3 کەواتە ڕێک ئەمە لە دوو وەڵامی دەگەڕێن کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. ئەگەر وتبای ئەستونە ئەمە چمان دەکرد پێچەوانەی لاریمان لێرە وەردەگرت ئێستا لە پرسیاری داهاتوو شکای دەکەین 69 هەڵی چاوکەشی ئەو ڕاستەهێڵی کە بە دوو خاڵەدا دەڕوات و لەگەڵ ڕاستەهێڵی ساد یەکسانە 3 سین کەم 1 ئەستونە لێرە ئەڵێ چە؟ لێرە ئەڵێ ئەستونە کەواتە ئەڵێ چکە هاوکێشەکەم لەو دروست بکە لێرە من خاڵمەیە سەرەتا ئەوەی کە دایتێت و بنووسە ئەم جارێ نازانم داوای چ دەکە سین 3 دوو فاریزە ئەوە سینیەک ئەوە سادیەک هەروها چم هەیە ئەڵێ چ ئەو ڕاستەهێڵی دایتێت و ئەم لەو ڕاستەهێڵیشم بەچێ لاری ئەڵێم لاری یەکسانە بە چە؟ یەکسانە بە 3 ئەوجا لاریەکەی دەبی بگۆڕم لەبەر چە؟ ئەڵێ ئەستونە مادەم ئەڵێ ئەستونە ئەڵێم چە؟ لێرە لاریەکەی هەڵەگەڕمیەوە و پێچەوان نیشانە چۆن لێرە سێرە ژەیەکەی چەندە؟ یەکە کەواتە هەڵی جێڕەوە پێچەوانە نیشانە 3 لەسەر یەکە بڵێ چە؟ 1 لەسەر 3 نیشانەکەی موجبە ئەم دەکەمە چ دەکەمە سالب ئەوجا ئەو لاری کە دروستم کرد لەگەر ئەو خاڵەی لە هاوکێشەکەی دادنێم لە هاوکێشەی چە؟ هاوکێشەی لاری خاڵ ساد کەم سادیەک یەکسانە بە میم کەوانە سین کەم سین 1 سادەکەی دەنووسمەوە سادێکم چەندە؟ 2 ئا نیشانەکەی چ لێرە موجبە کەواتە ئەڵێم چە؟ سالب 2 ئەوجا ئەڵێم چە؟ میمەکە ئەتو ئەو لاری وەرناگری ئاگادار بە ئەوەی وەردەگری سالب 1 لەسەر 3 سالب 1 لەسەر 3 کەوانە سین لێرە چێ موجب 3 سینێکمان دڵێم چ سالب 3 کەواتە لەو وەڵامی بگەڕێ ساد کەم 2 یەکسانە بە سالب 1 لەسەر 3 کەوانە سین کەم 3 ئەگەر لێرە دقەدەی ئەی دەبێتە وەڵامی ڕاست ئەو لێرە سالبەکە لێرە سالب 1 لەسەر 3 سین کەم 3 پرسیاری هەفتامانەی ئەڵێ چە؟ ڕێژەی ڕووبەری سێگۆشەی بە جیمداڵ بۆ ڕووبەری گشتی هەر ڕووبەری دادێت و گوتم هەر کاتێک ڕووبەری دات و تەماشای داواکاراوەکە تەماشای ئەوەمەکە کە داوای چ کردو ڕاستەوخۆ ڕێژی وەرگرە ڕەج 16 چەندە؟ 4 ڕەجی 25 5 کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری هەفتەمانەیە ئەڵێ چێکتر بڕووی نووستونی کەواتە ڕاستەوخۆ توش لە شوێنی سینەکەی لێرە چ دادنەی 0 دووجاران 0 دەکاتەوە 0 کەواتە ساد یەکسانە بە سالب 12
گوتمان ئەگەر داوای کردنی ستونی کرد سین ساد سینەکەم هەمیشە سفرە ئێرەشم چ ژمارەکەم دیتەوە چەندە سالب 12 کەواتە ئەی وەڵامی ڕاستە بەڵام ئەگەر بە شێوەی خاڵ داوای کرد سفر و سالب 12 هەڵدەبژێت هەروەها پرسیارەمان هەیە ئەڵێ چ هاوکێشەی ئەو ڕاستە هێڵەی بە هەردوو خاڵی سالب سێوێک و هەروەها دوو سالبێکدا دەڕوات لەسەر شێوەی چ بنووسە لاری یەکتر بڕین لاری یەکتر بڕین یاساکە چ و ساد یەکسانە میم سین کۆ بە ئەڵێ هاوکێشەکەم لۆ دروست بکە لەسەر ئەو شێوازەی تەنها چی دایتە من تەنها خاڵشی دایتە من هەتوو دەی بە واستەی ئەو خاڵی چ دەکەی لارەکەی دەدۆزیەوە ئەوە لێرە سین ساد لێرە یەک دوو دەی بە واستەی ئەو خاڵی لاری دەدۆزیەوە سەرەتا ئەڵێم لاری یەکسانە یاساکەی چ بوو ساد دوو کەم ساد یەک لەسەر سین دوو کەم سین یەک ئەوجا ئەڵێم یەکسانە ساد دوو چەند ئەگەر تەمەشاکە لێرە ساد دوو سالب یەک کەم سینێک چەندە سالب سێ کاوانەشی دانێ سالب سێ لەسەر سین دوومان چەندە دوو کەم سینێکم چەندە ئەڵێم دوو کەم ئەو کەمە یاسایەکە ئاگدار بە سینێکم سالب سێ ئەڵێم یەکسانە لێرە سالبێکەکەی بنووسەوە سالب زاران سالب دەکاتە موجب سێ دووکەی بنووسەوە سالب زاران سالب دەکاتە موجب سێکەش بە هەمان شێوە بنووسەوە ئەوجا لێرە سالب یەک کۆ سێ دەکاتە چەند سالب دوو کۆ سێ دەکاتە چەند 5 لاریەکەمان چەندە لاریەکەمان سالب دوو لەسەر 5 ئەوجا دێنە لاسای لاری خاڵدا دەنێ ساد کەم ساد یەک یەکسانە بە میم کەوانە سین کەم سین یەک لێرە بە کەیفی خۆتێکێک لەو خاڵانە وەرگرم بە کەیفی خۆت هەمان ئەنجام دەدەچی گریمانە من ئەو خاڵی باوەرگرم ئەڵێم ساد کەم لێرە ئەڵێم چ سین یەک ساد یەک سادێکم چەندە سالب یەک لێرە چ دەکەم پێچەوانە نیشانە ئەڵێم چ سالبێکە کەمە موجب یەکسانە لارێکم چەندە سالب دوو لەسەر 5 ئەوجا ئەڵێم سینیەکم چەندە سینیەکم موجب دوو دەکەمە سالب دوو ئەوجا لێرە دیقەتدا لەسەر شێوازی ئەو یاسایە نەخێر کەوا دەدەم چ دەکەم دینمە سەر شێوازی ئەو یاسایی چ دەکەی لێرە ساد کۆیەکەی بنووسەوە یەکسانە ئەو لاری زارانی ناوکەوانی دەکەین سالب دوو لەسەر 5 زاران سین دەکاتە سالب دوو لەسەر 5 سین ئەوجا ئەڵێم چ ئەو سالب دوو لەسەر 5 جارانی دووەکەی دەکەین سەرەتا سالب زاران سالب دەمیتە موجب دوو لەسەر 5 جارانی دوو دەکاتە چەند دوو لەسەر 5 جاران دوو سەرە جاران سەرە ژێرە جاران ژێرە ئێرە یەکە 5 جارانێک دەکاتەوە 5 دوو جاران دوو دەکاتەوە 4 کەوا دەکردێت چەند 4 لەسەر 5 ئەوجا ئەڵێم چ سادەکە هێشتا لەسەر شێوازی و یاسانیە دەبی ئەو موجبێکەش بگوازمەوە ئەڵێم چ ساد یەکسانە سالب دوو سین لەسەر 5 کۆ 4 لەسەر 5 ئەو موجب یەکە بێتەوە لای دەبێتە چ سالب یەک تەنها ئەوەی کەم دەکەم ساد لە شوێنی خۆی سالب دوو لەسەر 5 لە شوێنی خۆی سینەکە لە شوێنی خۆی ئەڵێم چ 4 لەسەر 5 کەمی یەک ژێرەی و چەندە یەک کەواتە وەرە لێرە بە ئەنجامی بین لۆی باشتر تێبگەی کەم یەک ژێرەوەی چەندە یەک کەواتە ئەڵێ چە ژێرە جاران ژێرە 5 جارانێک هەر دەکاتەوە 5 ئەوجا لێرە چ دەکەی لێرە ژێرەی کەرتی یەکەم جارەی سەرەی کەرتی دووەم دەکەی ئەوە جاران ئەوە ئەڵێ چ 5 جارانیەک هەر دەکاتەوە 5 کەم یەک جاران 4 هەر دەکاتەوە 4 یەکسانە 5 کەم 4 دەکاتە یەک ژێرە چەندە 5 کەواتە ئێرە کردێت چەند کەم 1 لەسەر 5 ئەوە هاوکێشەیەکی لەسەر ئەو شێوازەمان دروست کرد دێنی سەر پرسیارێکی ترمانەیەڵێ لاری ئەو ڕاستەیە لە بۆ دوو خاڵەدا دەڕوات داوای لارەکەی نەکردێ ژمارەکەی دەوای چەناڵێت چ پێناسە نەکراوە سال بە موجە بە سفرە ئەمە دێنی دەکەین ئەڵێ لاری یاساکەی چ بوو ساد دوو کەم ساد یەک دەبی ئەو یاسایەت لەبەربی چونکە زۆربەی پشارەکانی بەشی سێم بۆ یاسای شکار دەبی سین دوو کەم سین یەک لێرە چمەیە سین ساد یەک دوو
ئەو جاڵێم چەندها لە جێی دادەنێم. ساد دووم چەندە؟ 6 کەم سادێکم چەندە؟ 2 لەسەر سین دووم چەندە؟ 8 کەم سین یەکم چەندە؟ 3 یەکسانە. 6 کەم 2 دەکاتە چەند؟ دەکاتە 4. 8 کەم 3 دەکاتە چەند؟ دەکاتە 4. دەکاتە چەند؟ دەکاتە 1. لێرە توانی دابەشە کەش نەکەی لێ بە نیشانەی لێرە موجەبە، ئێرەش موجەبە، کەواتە لاریەکەت چییە؟ لاریەکەت موجەبە. ئەو جاڵێ پرسیاری 74 لە شکاری سیستەمی ئەو سیستەمە هەیە ساد یەکسانە بە سین کۆ 5 4 سین کۆ ساد یەکسانە بە 20. دێت چ دەکەی؟ تەنها لە جیاندانێ ئەگەر لۆ نمونە ئەی تاقی دەکەینەوە لە شوێنیان دادەین، ئەگەر هەر هەردووشی پاسادان کرد ئەوە دەبێتە وەڵام، بەڵام ئەگەر تەنهایەکی پاسادان کرد نابێتە وەڵام. ئەوە سین ساد سەرەتا هاوکێشە یەکەم تاقی دەکەینەوە. ئەها سینەکە چەندە؟ 3 وەرە لێرە 3 دابنێ. سادەکەم چەندە؟ 2 وەرە کۆکۆ 3 کۆ 2 دەکاتە 3 کۆ 5 دەکاتە چەند؟ دەکاتە 8. ئایا 8 یەکسانە بە 2؟ نەخێر، کەواتە ئەوە نابێتە وەڵام. ئەو جارە وەرە ئەوەی تاقیکەوە لە هاوکێشەدا دەین ساد یەکسانە سین کۆ 5. ئەوە سینە ئەوە سادە، سەرەتا ئەو هاوکێشە وەرەگرم. سادەکەم چەندە؟ 3 ئەوە 3 یەکسانە. سینەکەم چەندە؟ 2 کۆ 5 دەکاتە 7. ئایا 7 یەکسانە بە 3؟ نەخێر، ئەوەش نابێتە وەڵام. وەرە ئەو خاڵی وەرگرا و جارەی سین ساد لەو هاوکێشەیدا دەنێم سەرەتا ساد یەکسانە بە سین کۆ 5. سادەکەم چەندە؟ 8 یەکسانە. سینەکەم چەندە؟ 3 کۆ 5 دەکاتە چەند؟ دەکاتە 8. ئایا 8 یەکسانە بە 8؟ بەڵێ ئەوەیەکی پاسەدا کردی ئەو دیبی ئەوە شۆرگرم ئاگادار بە. 4 سین دەبی هەردووش پاسەدام بکە کۆ ساد یەکسانە بە 20. 4ەکە لە شوێنی خۆی سین ئافوێرە. سینەکەم چەندە؟ 3 کۆ سادەکەم چەندە؟ 8 یەکسانە بە 20. 4 3 دەکاتە 12 12 کۆ 8 دەکاتە چەند؟ دەکاتە 20. ئایا 20 یەکسانە بە 20؟ بەڵێ، کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 75 زمانەیە ئەڵێ چ پۆتانی دی پۆتانی ناوەڕاستی داوا کردووە، کەواتە تو یاسات هەیە سین ساد سین ساد 1 1 2 2. وەرە یاسای پرسیارمانە حەل کرد، بەس با دیسان حەلیکەینەوە. یاسای پۆتانی ناوەڕاست چ بوو؟ سین 1 کۆ سین 2 دابەشت و ساد 1 کۆ ساد 2 دابەشی 2. تەنها لە شوێنی دادەنێ سینێکمان چەندە؟ 1 کۆ سین دوومان چەندە؟ 7 دابەشت و پارێزە. سادێکمان چەندە؟ سادێکمان 6 6 کۆ ساد دوومان چەندە؟ 2 دابەشت و 1 کۆ 7 دەکاتە 8 لەسەر 2. 6 کۆ 2 دەکاتە 8 لەسەر 2. 8 دابەش 2 دەکاتە 4 8 دابەش 2 دەکاتە 4. کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 76مان هەیە، ئەڵێ بەرزترین چوارێک لۆ بەرزترین چوارێک دەبی چ بکەین؟ ژمارەکان ڕێزکەین. ژمارەکان ڕێزکەین کامل لە هەمووی بچووترە 3. ئەوە 3 لە 2 3 چییە؟ 4 لە 2 4 5 لە 2 5 6 لە 2 6 چییە؟ 7 لە 2 7 چییە؟ 8. ئەوجا نۆتەیە. ژمارەکان تاکن، کەواتە یەک ژمارە دەبیتە چ بەرزترین چوارێک. گوتمان ئەو شێرە چیەوە؟ ناوەڕاستە، کە تیتە ناوەندێک ئەوە ناوەڕاست. ئەوە گەورەترین بەها ئەو نوێە، گەورەترین بەها ئەو سێە، بچووکترین بەها. گوتمان نزمترین چوارێک دەکەوێتە لای بچووکترین بەهای، کەواتە ئەو چوارە نزمترین چوارێکە. هەروەها لێرە ئەو هەشتەمان تەنیشت گەورەترین بەهەیە، دەبیتە چ بەرزترین چوارێک، کەواتە چەندە؟ 8. کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 77مان هەیە. پرسیاری 77 دێن چ دەکەین؟ ناوەند تۆ دەدۆزینەوە. ناوەند هەموو ژمارەکان کۆ دەکەینەوە لەسەر چەند ژمارە ناوەند. چەند ژمارە بزانین سەرەتا؟ 1 2 3 4 5 6 7. کەواتە دابەش 7. دێن چ دەکەین؟ هەمان کۆ دەکەینەوە، وەڵێن 7 کۆ 5 کۆ 4 کۆ 6
کۆ هەشت کۆ نۆ کۆ کۆ سێ. وەرە هەمووان کۆکەوە، ئەگەر هەمووان کۆکەوە دەکاتە چەند؟ دەکاتە 42 لەسەر چەند؟ لەسەر 7. 42 بەش 7 دەکاتە چەند؟ دەکاتە 6. کەواتە 6 دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 7 لە ئەنجامی فڕێدانی بەردەزارێکی هاوسەنگ. بەردەزار چەند ئەگەریە؟ یان یەکە یان دووە یان سێە یان چوارە یان پێنجە یان شەشە. ئەگەری ژمارەی جووت، ئەگەری ژمارەی جووت بدۆزەوە. چەند ژمارەت هەیە؟ دووت هەیە، ئەوە 2 ئەوە 4 ئەوە 6. ئەوەندە ژمارەت جووتن. چەندە؟ 1 2 3. ئەڵێی 3 لەسەر هەموو چەند ژمارەی 6. وەرە کورتێکەوە 3 چەند سێتی دەیە؟ 1 6 چەند سێتی دەیە؟ 2. کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست.